ترامپ لە بەڵێنی کۆتایی هێنان بە جەنگە هەمیشەی یەکانەوە بۆ هەڵگی سێنەری جەنگێکی بێکۆتە ئامادەکردنی هاوڵاتی. دۆناڵد ترامپ لە کاتی بانگەشەی هەڵبژاردننی 2024دا خۆی وەک کاندیدی ئاشتی دەناساند و باڵێنی کۆتایی هێنان بە جەنگەکانی جیهانی دەدا. بەڵام ئێستا وڵاتەکەی لە جەنگێکدایە کۆتاییەکەی دیار نییە. ترامپ بەڵێنی دابوو چیتر ئەمریکا تێوەگلانی سەربازی نوێی نابێت. بەڵام لە ماوەی زیاتر لە ساڵێکی گەڕانەوەیدا بۆ دەسەڵات سوپای وڵاتەکەی بردومانی 7 وڵاتی کردووە. دوایین هەنگاوی سەربازی ترامپ دەستپێکردنی ئۆپراسیۆنێکی بەرفراوانە دژی ئێران بە هاوبەشی لەگەڵ ئیسرائیل کە ئامانجەکەی بە فەرمی گۆڕینی ڕژێم و تێکشکاندنی توانای سەربازی و ئەتۆمی تارانە. ئەمە لە کاتێکدایە زۆربەی خەڵکی ئەمریکا تەنانەت لایەنگرانی خودی ترامپیش دژی ئەم جۆرە جەنگانن. شڕۆڤەکاران دەڵێن ئەو جەنگەی ترامپ هەڵی گرساندووە بێ پاساوە. زانیاری هەواڵگریەکانیش مەترسی ئێران و بەرنامە موشەکیەکەی پەشڕاست ناکەنەوە. بڕیاری ترامپ بۆ هەڵگیرساندنی جەنگ دژ بە ئێران هاوشێوەی سیاسەتی جۆرج دەبلیو بۆشە لە جەنگی عێراق کە تیایدا زانیاری هەواڵگری لاواز بۆ جەنگێکی بەرفراوان بەکارهێنرا. ئێستا ترامپ لە بەردەم تاقیکردنەوەیەکی سەختدایە. لەلایەکەوە ڕوبەڕووی دەرەنجامە ئابوووریە نەرینیەکانی وەک بەرزبوونەوەی نرخی نەوت و ئاڵۆزی بازاڕەکان دەبێتەوە. لەلایەکی دیکەشەوە مەتمانەی دەنگدەرانی لەدەست دەدات کە بەڵێنی کۆتایی هێنان بە جەنگە هەمیشەییەکانی پێدابوون. ئەو بوو لە کاتی بانگەشە دەیوت ئەمریکا ناچێتە جەنگەوە ئەو جەنگانەشی لە جیهاندا هەن کۆتایی پێدەهێنێت وەک جەنگی غەزە و جەنگی ئۆکراین. جەنگی غەزە تا ڕادەیە کۆتایی هاتووە. بەڵام جەنگی ئۆکراین بەردەوامە و جەنگی ئێرانیشی هاتووەتە سەر. لە 2011 ترامپ بە باراک ئۆبامای دەوت توانای دانوستانی نییە بۆیە دەیەوێت شەڕ لەگەڵ ئێران بکات. جەنگی عێراقیشی بە هەڵەیەکی گەورەی جۆرج بۆش ناو دەبرد. ئێستا ترامپ ئەو جەنگەی هەڵگیرساندووە کە ئۆبامای پێ تۆمەتبار دەکرد. نزیکە لەوەی سیناریۆی جەنگی عێراقیش دووبارە بکاتەوە. هێشتاش لە سەرۆکایەتی وڵاتەکەشی لە سەرەتادایە.